بڕیارە لە مانگی ئایاری داهاتوودا رووسیا هاوکاری زیاتر لە ڕووی چەک و پێداویستی سەربازیەوە پێشکەشی هێزی پێشمەرگەی کوردستان بکات. شاندێکی پارتی دموکراتی کوردستان کە سەردانی مۆسکۆیان کردووە ئەو بابەتەیان لەگەڵ بەرپرسانی پارتی دەسەڵاتداری رووسیا باس کردووە. ئێمە بە جددی و بابەتە یەکێک لە خاڵە هەرە گرنگەکانی باسکردنەوە بۆ کە پێویستمان بە زیاترکردنی هاوکارەکانی رووسیا لە ڕووی چەک و تەقەمەنی و تەدریبی عسکەری و بەشداری هێزی پێشمەرگەی کوردستانێت، چونکە وەکو باسمان کرد ئەولەوێتی رووسیا ئەولەوێتی ئێمە شەڕی داعشەوە لە شەڕی داعشا پێویستیمان لەبەرەوەی زۆرینەی هەرە زۆری سیلاحی پێشمدەست پێشمەرگەی سیلاحی رووسیا بۆیە لە ڕووی چەک و لە ڕووی تەقەمەنی و لە ڕووی نەوعیەتی تەقەمەنی و کەمی تەقەمەنی پێویستمان بەوەیە کە رووسیا هاوکارەکانی زیاتر کات. هەتا ئێستا بە مەبەستی داواکردنی هاوکاری لە رووسیا حکوومەتی هەرێمی کوردستان هیچ شاندێکی نەناردووە. ئەوەی کە داوا کراوە دوور بە دوور لە ڕێگەی ڕاگەیاندنەکانەوە یاخود لەلایەن شاندە حزبی و کەسایەتیەکانەوە بووە. وعدیان داوە کە چەک بنێرن بۆ کوردستان و خۆشحاڵین کە تا ڕادەیەکی کەم ئەو شتە جێبەجێ بووە، بەڵام تاوان هەڵبەت پێویستە زیاتر کاری لەسەر بکرێت لە ئاستێکی بەرزتریش پێویستە ئەو کارە ئەو هەوڵە بدرێتە. سەنتەرەکانی لێکۆڵینەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کوردناسانی ڕووس ڕۆڵیان هەبووە لەوەی کە رووسیا بڕیار بدا هاوکاری پێشکەشی پێشمەرگە بکات. Надо, конечно, надо. Вот я согласен. بەدڵنیاییەوە زۆر پێویستە رووسیا یارمەتی کورد بدات. هاوڕام لەگەڵ ئەوەی کە کورد لە ڕیزی پێشەوەی شەڕە لە دژی داعش و پێویستی بە یارمەتی زیاترە. بەم دواییانە مۆسکۆ تێگەیشتنی زیاتری هەیە بۆ هەرێمی کوردستان کە هەرێمێکی دیموکراتی فیدرالیە و شایستەی ئەوێ پەیوەندی لەگەڵ ببەسترێت. تا ئێستا رووسیا دوو جار بە چەند فڕۆکەیەک هاوکاری مرۆیی و